سەچی هۆنراوە هەستم وەک ئەو پێکەنینەی کە داگیرکارم هەستم وەک ئەو پێکەنینەی کە داگیرکارم دایگرێت یەک دەقا بۆ گیانی پاکی سۆران مامەحەمە و هەموو ئەوانش کە شەهیدی قەڵەم و فکری ئازادن لە کوردستانەوە. ئێمە بۆ ئیدانەکردنی ئەو هەوڕێ ڕۆژنامە نووسەمان کۆمەڵی چالاشیەک بە دوای یەکمان ئەنجام داوە. سەرەتا لەگەڵ پۆلیسی کەرکووک و کاربەدەستانی شاری کەرکووک کۆبوونەوەمان کردووە و بەڵێنی ئەوان پێداوین کە بە جددی بدەم لێکۆڵینەوەی دۆسیەی ڕۆژنامە نووس سۆران مامەحەمەوە بن، بەڵام بەداخەوە حەز دەکەم لێرەوە ئەوە بڵێم تاکو ئێستا لێکۆڵینەوەکانی پۆلیسی کەرکووک زۆر بیداین و نەچۆتە خانەی ئەوەی کە جێگای ئومێد و دڵخۆشی بێت. سەرنجتان بۆ ڕاشێشم تاکو ئێستا پۆلیسی ئازادی کە ڕاستەوخۆ بەرپرسە لە لێکۆڵینەوەی تایبەتی لەو دۆسیەیە تەفتیشی شوێنی ڕووداوەکەشی دەکردووە بەو شێوەیە. ئەگەر بێت و ڕیتمی لێکۆڵینەوەکان بەو ئاراستەیە بێت کە تاکو ئێستا ئێمە ئاگادارین جێگای ئومێد و دڵخۆشی نییە، هەرچەندە بەڕێوەبەری گشتی پۆلیسی پارێزگای کەرکووک پارێزگای کەرکووک خودی خۆی بەڵێنی جدیان پێداوین، بەڵام ئێمە لە دەرەوەی لێکۆڵینەوەکانی پۆلیس چالاشی ترمان هەبووە لەگەڵ کۆنسڵگەری ئەمریکی لە شاری کەرکووک دانیشتنمان کردووە. ئەوان بە جددی بە دوای ئەو قەزیا ئەچن چونکە لە نەزەری هەموو کەساوایەکە ئەو تیرۆرێکی مەبەستدار بووە، تیرۆرێکی ڕاستەوخۆ بووە، جیاوازە لە تیرۆری ڕۆژنامە نووسان و کەسانی تر کە لە ڕێگای پیلانی تەقینەوە یان لە ڕێگای شترەوە ئەنجام درابێ، بەڵکو ئەوە دەستێکی ناحەزە کە ڕاستەوخۆ دەیەوێت دەنگی ئازاد لە کوردستان بکات. اختیارکردنی کەرکووکیش بۆ ئەوە بووە کە خوێنی کاکسوران ون بێت و پێشە وایە هەموو کوژرانەی لە کەرکووکە بریتە لە ونبوونی خوێنەکەی. هەر لە چوارچێوەی چالاکیانەمان ڕاستەوخۆ لەگەڵ سەفارەت پێدا کە تەسەوڕەکەم بتوانن بە دوای قەزیەکە بچن و بتوانن شوێنێ بگرن لەوەی کە تحقیقێکی دڵخۆشکرانە هەبێت و ئامان بە ئەستاوەکانی دنیا لە بواری مافەکانی مرۆڤ و لە بواری ئازادی ڕۆژنامەگەریە کردووە. سەرەتا بە هاوکاری ناوەندی چاوی منیستریان فەرناشتاڵ ئاگادار تاکو ئێستا حکومەت وەکو ئەوەی کە هیچ قەزیە ڕووی نەدابێت دنیا هاتۆتە سەر قسە ئەوەی کە بێدەنگن ئەو کابینێکی تاکو ئێستانا لێدوانی داوا نەبەداشەوە قەسی فدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتی فدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتی دانی ئەو کردەوەیان کردووە و پێیان وایە کە ئەو کردەوەیشی کردسناکە بە تایبەت بۆ ڕۆژنامە نووسانەی کە لەسەر گەندەڵی لێپستاوان دەنووسن لە هەرێمی کوردستان و لە شاری کەرکووک. ئەوە بۆیە ڕاستەوخۆ هەڵوێستی ڕێکخراوی پەیامنێرانی بێستوور، ڕێکخراوی کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامە نووسانی عێراقی، کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامە نووسانی جیهانی کە بارگای سەرەکی لە شاری دوورۆکە بە توندی دادەیە و کردەوەی کردەوە بە جددیش بە دوای ئەو دۆسیا ئەچن هەوڵ لە هەوڵی ئەوەدان کە بگەنە ئەوەی کە چ دەستێک لە پشت تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسەوە هەیە. لە ئاستی ناوخۆیشە ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ لە کوردستاندا ئیدانەی کارەکان کردووە. سەردەکانی ڕۆژنامە نووسان بەیاننامەیەشی ئاسایی دەرکردووە کە تێیدا ئیدارەی ڕۆژنامە نووسان ئاکاو داوا لە حکومەتی بەغدا دەکات بە دوای قەزیەکە بچێت. بۆ کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامە نووسانی کوردستان بە هەمان شێوە بەیاننامەی دەرکردووە. پەیمانگای کوردستان بۆ مافەکانی مرۆڤ بەیاننامەی دەرکردووە و سەرۆکاتی هەرێمیش بەیاننامەیەشی سەرخۆشی دەرکرد و داوا من جاریشتە سوپاسیان دەکەم کە بە دوای ئەو دۆسیا چوون چونکە تیرۆرکردنی کاکسۆران مڵکی کەسێ یا گۆڤارێ یا لایەنێ نییە بەڵکو مڵکی میدیای ئەهلیە مڵکی ئەو دەنگە بگەینە نەتیجەیەشی باش
لەسەر دۆسیەکە بە هاوکاری هەموو لایەک بۆ بە هاوکاری ڕێکخراوەکان بە هاوکاری ڕۆژنامەنووسەکان بە هاوکاری دەستگاکانی ئاسایش و پۆلیس بۆ ئەوەی جارشتر ئەم ڕووداوە ترسناکە دووبارە نەبێتوانێت چونکە وەکو ئەزانیش شەپۆلی هەڕەشەکردنەکان دوای ئەو شەپۆلی تەشیرەی کارەدان هەندێک کار بەدەستەوە کە سەربیگای ئەهلی ئەمە گواستنەوەی کە گەشتن بۆیە بەناباتە بەد ئەو زۆرە دیاردە ناشرینانە کە سیمای کۆمەڵگاکەمان زیاتر ناشرین دەکات. سپاس دەکەم. ئێمە هەمووەک گۆڤاری لبین و هەمووەک دۆست و هاوڕێی بە ناوی ئەمڕۆ هەمومان سۆرانین. هەندی تۆلوتیژی ناتوانێت جارێکی تر دەنگی ئازادی دابکات. شاید زاچیرەمان مەگۆڕن با وەختێک باسی کەرکوو بکرێت لە بریمەتەوەیەکی ژێردەستەی تین و بەژیان و ئازادی ژانووسەی کوشتنی سۆرانەکانمان بیر نەکەوێتەوە. چەند ناسینین و شوورەیە ڕشتنی نیم سەدە لە خوێن بۆ ڕزگارکردنی گەلێک و ئازادکردنی شارێک بکەوێت خزمەت باندێکی چاوچنۆکی مرۆڤکوژەوە کەمانەوەی خۆی لەسەر کوشتن و بێدەنگکردنی سۆرانەکان درێژە پێ بدا و لەگەڵ ناوهێنانی کەرکووکدا زاچیرەمان بەرەو وێنەی پەڵەسوێنی مرۆڤ و ڕۆژنامەنووسێکی بوێر بڕوە. دەبێت چ بڵێکمان بە شار و نیشتیمانێک خۆش بێ کە جێگەی سۆرە هەشت بە ژان و خەمی سۆرانی ڕۆژنامەنووس و مرۆڤەوە بەڕێکرا. ئازیزان، پێتان سیر نەبێت گەر بڵێن ئازار و سوی سۆران وەختە سەرجەم ئازارەکانی تری کەرکووکمان سەربکا و ئەو تۆزخاڵە بڕوایەشی بەرامبەر بە دیموکراسی و مەدەنیەت و شارستانیەت هەمانە بکوژێتەوە. نابەنە سۆران و سۆرانەکان باشە بۆچی بۆ شێوە ترسنۆکانە خەڵاتی سڵتانی خوێنی ئەکەن و لەناو کورتنشینترین گەڕەکی کەرکووکە بە بەرچاوی دایک و خوشکانی ئەوە ژیانی لێ ئەسێنەوە. ئەمەیە هەموو ئەمەکاری و دیاریەکانتان بۆ مرۆڤ بە خاوەن قەڵەم هەمومان بکوژن. بیر لەو ژیانە سەلیل و تۆڕاوە مەکەنەوە کە تەنها هەر خۆتان و درێژکراوە و دەست و پەیوەندەکانی خۆتانی دادابێ و سۆران پڕی بکەن ئەو ئاواتەتان بێتەبی. بۆ بەرهەڵگرتنی گیانی کاکە سۆران ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەرجەم ڕۆژنامەنووسانی ئازادی خواست پێشنیاری ئەوەکەین لێرەدا و لە پارکی نالی پەیکەرێک بۆ سۆرانی شەهیدی قەڵەم دروست بکرێ و کاری لێبڕاوانەش بکرێ بۆ دامەزراندنی ڕێکخراوێک ڕۆژنامەیەک بە ناوی سۆرانەوە بۆ ئەوەی بە بەردەوامی بە بکوژانی ڕاستی بڵین کە ئێوە پەیوەندیان پێوە کردی بەوەی کە جێگای سۆران بگرنەوە. تاوان ئەمە هەڵوێستێکی زۆر دڵخۆشکەرانە بوو بۆ پەرچەکردارێکی زۆر بەوانەی کە سۆرانیان پیرۆتر کە ئەگەر کرد بە ئازادی ڕۆژنامەنووسی بدات بە ڕۆژنامەنووسێکی کورد کە بە بیوەریەوە کار ڕۆژنامەکانی خۆی بڵاوکاتەوە. ئەم کارەش بە لیژنێکی تایبەت دەسپێرێت و لە مەراسیمێکی شایستەدا لە 21 حوتی 2009 ئاشکرا مەحەمە وەک ئەندامی دەستەی نووسەرانی فەخری لبین دێڵێتەوە بە هەموو مارک و ئیمتیازاتێکی دەستەی نووسەرانی لبینەوە. بەکار ئەدانی بەجێ بۆ ئاسی جەراعەتەی دەستی بڕواتە تاوانێکی لەو چەشنە، چونکە هەر چۆن ڕۆژنامەنووس لە کاری ڕۆژنامەنووسیدا تەعبیر لە ذاتی خۆی ناکات و ڕەنگدانەوەی مەسەلە و ڕایەکی گشتی و کێشەیەکە لە دەرەوەی خۆی ئاواش کوشتنی ڕۆژنامەنووس سنووری کوشتنێکی شخصی تێپەڕێنێت و دەبێتە هەوڵێک بۆ کوشتنی پێویستمان دەبێت چ داوای دەبێت چ سەندیگای ڕۆژنامەنووسان کە کاکە سۆران ئەندامیان بوو چ سەنگە ڕۆژنامەنووسانی تر ڕاپەکان ئاهاتە بوون. شەڕەنەماوە ئەو کەسانە لەبەر ئەوەی هیچ پیشەیەکی ئینسانی ڕاستەقینە نازانن بە هەمان نەفەسی شەڕی ناوخۆوە سعادە هەر کەسێکە دیەوێ ئەچین بۆ هەولێر بۆ بەکەن ئەسای یۆنانیەدا کەرکووک پاڵەستیگان و جێگری سەرۆکتین لەلایەن ئاوەدانکردنەوەی هەرێمی لە هەولێر لوسی تامرین سەبارەت بە کوشتنی ڕۆژنامەنووسی گۆڤاری لبین سۆران حەمە لە کەرکووک دەڵێت. ئەواڵی کوشتنی ڕۆژنامەنووسی گۆڤاری لبین سۆران حەمە بەو شێوازە ترسنۆکایە بە قوڵی خەمباری کردین کە لە بەردەم ماڵی خۆیاندا لە ئێوارەی 27 لە کەرکووک ئەنجام درا و خۆمان ئەکەینە پاڵ دەنگی خەڵکی عێراق و کوردستان لە بەتوندی ئیدانەکردنی ئەم پەلامارە وەحشی بێمانایەدا
وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا پرسە و سەرپۆشی و پشتگیریخۆی ئاراستەی کە بێنەرەوەیشی ئەو ڕادەی توندوتیژەیە کە دوژمنانی دیموکراسی بەرەوپیری ئەچن لە پێناو هێرشکردنە سەر میدیایەکی ئازاد و سەربەخۆ زیندوو وڵامە بێت بۆ ئەوەی لە نزیکەوە ئیش لەگەڵ سەرکردایەتەکەیدا بکات بۆ ئەم سەودەرکردنی ژینگەیەک کە تیایدا میدیای سەربەخۆ نەشون ماکات باڵۆزخانەی ئەمریکا بەغداد هیچ کەس لەسەر وتنی ناڕاستی ناکرد ئەگەر ئەو برایەندە ناڕاستی بێ ئەگەر هەڵەی کردوێت لەسەر خەڵک شارێت ئەم برادرانەی ئەتوانی لە ڕێگای ترەوە سوتاسیۆنا منداڵاتیارێک ئەم ڕاستی بۆیە ئەم برادران لە ڕاستیە ئەو کوڕا شەریکی ڕاستیە توی ڕاستیە لەبەرەوە لەسەر پڕۆی مێن ئەو کوڕا جاریش کاتی هەموو کارەکانی بکەویرەوە و جاریش بۆمان دەکرد بەچێ ئاسایەتیەکەوە بۆمە لە ڕاستی کانووە کە ئەو دەزانێت حەمل نەکاتە ئەو تاوانە بەشیان پێگومان هەموو پشتنی ڕۆژنامەی پێ ڕەمسیە خودی ڕۆژنامەکەیان مەبەستیە بەڵکو مەبەستە و کەسانەی ترە کە خەیری لەبووناوە ئەوە لە پشتنی سۆرانە هەر بێدەنگکردنی سۆرانیان نایە بێدەنگکردنی خەڵکی تریانەوە یەکێکی بۆشە بۆی سەد کەسی کە دێتەمە ئەمە عەقڵەتیوە مە سیاسەتیەوە لەبەرەوە باشترین جواب بۆ ئەو تیرۆرە ئەوە نییە بە دوای مەحکەمە بگەڕێی تاوانبار دۆزینەوە مەحکەمەی ئەمە تاوانبار نادۆزێت تووما ئەم وڵاتە وڵاتێک بێتەتیایە دەسەڵاتێکی سیاسیمان هەبێ مەحکەمە خۆی بێ دەسەڵاتی تەشریعی خۆی بێ دەسەڵاتی دەرگوزی خۆی بێ موچینی ئەم تاوانانە هەرگیز لە ڕووی یاساییەوە بەجێ جوابی چاک کۆمینۆی چاک بۆ مەوزوعە بەدەوەیە بەردەوام کەس ئەم جواری پرسە پشکنی تاوانە لە دووسی کەس لە خودداوە نەدەسێت تا زیاتر بنووسین ئەوان زیاتر فەلەقاژی لەمجانە بێت پڕوا بکەن ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر بۆمان دەکەوتووە کە نووسی چەند گرنگە ئەو کەسانی کە یانوو سەردەمی نووسی نەماوە با بچینە ماڵەوە یا ئیشێکی تر بکەین یا بڕۆین حرەکەیە دروست بکەین ئەمڕۆ ڕەنگە باشتر بۆیان دەردوێت کە ئەوەی نووسەرێک دەتوانێت بیکە ڕەنگە شۆڕشێک نەتوانێت نووسین ئەتوانێت گۆڕانی گەورە دروست بکات سۆران لەبەرەوە کوژرا چونکە بە قەڵەمەکەی توانی گۆڕانی گەورە دروست بکات ئەیتوانی دڵنی خەڵک بێ لە قسە ئەیتوانی زۆر ڕاستی ئاشکرا بکات کە کەس نایەوێت ئەو کەسی کە بە سوڵتانەڵێ تۆ ڕووتی چ لە دەبەرانیە ئەو کەسە لە هەزار شۆڕش کارێکی گەورەترێکە پشتی سۆران بیرمان بخاتەوە کە کاری نووسین گرنگە وە لە شۆڕش گرنگترە و بەردەوامی لە نووسینا خۆی شۆڕشێکە هیوادارم شەهیدکردنی ئەم کوڕا لەبری ئەوەی ڕامان وەسێنەوەی تر تەوشمان باتێ بۆی زیاتر بنووسین زیاتر خزمەتی وڵاتە بکەین زیاتر بە دوای ئازادیەوە بین زیاتر بە دفاع لە دیموکراسی مافی مرۆڤ و هەموو شتانە بکەین کە وڵاتێکی تەندروست وڵاتێکی یاسایی دروستەکە بێگومان حاڵێکی تر کە لە پشتنی سۆرانە ڕەنگە هەموومان ڕاگرتەوەی کە کەرکووکە شارێکە کە ئێمە چەندان ساڵە قەباتی بۆ کەینواتی دیعایە واکەین کە شارێکا بێت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان مرۆڤ پێی سەیرە هێزگەلێکی سیاسیمان هەبێت داوای شارێک بکەن کە کردیانە بە جێگایەک بۆ کوشتنی قەڵەمی ئازاد بۆ قسەی ئازاد ئێمە ئەمڕۆ چەند ڕووداوێک ئەمە یەکەم تیرۆریەکە لە کەرکووک ئەنجامە بێت پێشتریش تاتا شەریفی شەر هەر لەسەر چاوپێکردنە لەناو کەرکووکاشن خەریکە و شارە لە جیاتیەوەی بێ بە شوێنێک کە نمونەی دیموکراتی بێت کە کورد بۆیە بە خەریکە بێ بە نمونەی هەموو ناشریەتانی کوردکە لەگەڵ خۆیان بابێت هیوادارم بەڵام ڕووداوەکە وامان لێ نەکات کە بێتەنگی وامان لێ نەکات کە وانکە مافە ڕەواکانی کورد لە مەسەری کەرکووکا دێنین بێتمان بەڵام بێگومان مافی ئەوەمان هەیە بە توندی ئەو کەسانەی کە خۆیان کردوە بە نوێنە لێمە لە دوایان ڕووداوە بکەینە ژێر پرسیارەوە تا خیانە شایستەیەوەنی کە لەو شارەیە حەکوم بەدەستن چونکە ئەم تاوانە بە دەرەجەیەک ئەوان لێ بەرپرسیارن کاتێک کە تاوانە هونە بێت پشەکەی دیار نییە هەر هەمووکان تاوانبارن لە یەکێتیەوە بۆ پارتی بۆ هەموو نێزانی کە لەوێ حکمی ئەو وڵاتاکەن هەمیان لە پشتنی ئێرە تاوانبارن تومانە دەمتوانیوە بکوشە ڕاستەقینەکە بگرنەوە شار کە تۆ لێی مەسئول بووی کە تۆ ئەمن و ئاسایشەکەی بەدەستەوە بوو لەبەرەوە هەر شەشێکیان ڕووی بە بەرپرسیاری یەکەم بێگومان ئەو کەسێکە مەسئولیەتی شارەکەی بەدەستەوە لەبەرەوە لە یەکێتیەوە بۆ پارتی
لە مینا تاوانبارەوە تا دۆزینەوە بێ هەردووچیان بە چاوی تاوانبار تەماشا بکەین و هەردووچیان وەکو پێزگەلێ تەماشا بکەین کە دژی ئازادین کە دژی قسەی ئازادن و دژی ڕۆژنامەنووسی ئازادن. زۆر سپاس و هیوادارم بە کۆبوونەوەکە زیاد بەردەوام بێت و هیوادارم هەمیشە ئەم ڕووداوانەوەمان لێ بکە هەنگاوی زیاتر بنین دیواری ترسی زیاتر بڕووکەنی زیاتر بچینە پێشەوە زیاتر لەو شوێنانە بین کە هێز و هێزە ناشرینەکانی کوردستان ئاشکراکەوە ئەو دیوارە تاریکی کە بەرچاوی خەڵکی گرتووە ڕووناکتر و ڕووناکترەکاتەوە. زۆر سپاس لەلایەن سەرۆکی ڕێکخراوی فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان ئایدن وایت نامەیەک نێردراوە بۆ گۆڤاری لوبین و سەرجەم ڕۆژنامەنووسانی عێراق و کوردستان. فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی دانی کوشتنی سۆران مامە حەماکات لە گۆڤاری لوبین لە کەرکووک. بەپێی راپۆرتەکان سۆران حەما بەهۆی راپۆرتەکانی لەسەر گەندەڵی کوژراوە. ئایدن وایت سەرۆکی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی ئەڵێت ئەم ڕووداوە ئەوە دەرەخات کە ڕۆژنامەنووسان هێشتا لە مەترسیدان لە عێراق کە داپۆشاوە بە ناکۆچی و کێشە، بەڵام ئەم ڕووداوە مەترسیەکەی لەوەدایە کە کوشتنەکە بەهۆی راپۆرتەکەەوە بووە. ئایدن وایت داوا لە حکوومەتی هەرێمی عێراق کە لە گۆڤاری نیمانجی کاری دەکرد لە 2000 کەرکووک تیرۆکرا. دیارە ئەمە سلماندی کە کاکسۆران جوان ژیاوە بۆ جوانیشی کرد ئازادی جوانە تێکۆشان جوانە چونکە ئەوە تا ئەوانەی لە پشتی سۆرانەوە بوون هەمووتان لێرە ئامادەن بە کامێراکانتانەوە بەڕوونی لەم شوێنەکراوە ئامادەن بەڵام کاکسۆران بکوژن و لەوە دەنگی ئازادی بکوژن لە چرکە ساتێکا کردیان کە ئێمە لە ساتەوەختی لە باربردنی دۆسیەکی گەورەیان شارێکی گەورەیان جوگرافیایکی گەورەیان کە کەرکووکە بایی هێزی ئەو بایی بەهای ئەو قوربانیەکانیان گەورە کرد جا لێرەوە داواکارین ئەوان کە لە کاتێکا ویستیان بیکوژن و لە ناوی بەرن و دەنگەکان کە بکەنەوە و تفەنگەکانیان بەکارهێنا بەڵام بەم کارەیان نەمریان بەخشی زیندوێتیان بەخشی بە سۆران بە ئازادی ڕۆژنامەگەری بە وتن بە ڕادەربڕین و ئەوە سەلماندی کە ئەو دەنگانە زیندون و ئەو دەنگانی تر بەردەوام خۆیان نەشارنەوە بۆ سوچێک نامێنێتەوە کونە مشتێک نامێنێتەوە کە خۆیانی تیا بشارنەوە. من لەم کۆبوونەوە جەماوەری و ڕۆژنامەنووسی و ماتمیە داوا لە هەموو لایەکەکەم بەرپرسانە مامەڵە بکەین وەکوانە مامەڵە نەکەین کە تاوانەکانیان ئەنجامدا کە ئەگەر بە ڕێکخراوەیی ژەمەیان کرد بێ بە منەظەمی ژەمەیان کرد بێ ئێمەش وتیژی منەظەم نەکەین ئێمەش تکاکارم مانشێتەکانمان تۆمەتی ناڕاستەوخۆی بێ بەڵگەیتیانە بێ بۆی ئەو تاوانانی بەرامبەر ڕۆژنامەنووسانێکەکەن ڕۆژنامەنووسیش نەبێ ببەشێ لە تاوانەکان. ومێ دەکەم ئەمە کارێک بێ بۆ خۆڕێخستنەوەیکی زیاتر بۆ پشتیوانێکی زیاتر بۆ ئەوەی جارێکی تر ئێمە بتوانین ئەو دەنگانە زاڵکەینەوە بەهێزیان بکەینەوە و هەمومان پشتیوانیان بکەین. ومێ دەکەین ئەمە دوا بڵۆ پێگەشتێنن و هیوادارین بڵۆپەکان ڕۆشنکەنەوە بە پشتگیریان لەمە بۆ بەدەرخستنی تاوانبارەکان هەموو بڵۆپە شکاوانە جارێکی تر دەدرەوشێنەوە هیوادارین بەهای خۆر زیاد بکەین نەک بەهای تاریکی بەهای ئەوانە زیاد بکەین کە بە ڕۆژی ڕووناک و بە شەوی تاریک بە شەقامەکان ئاسوورێنەوە لێگەوانی كان ولا پشتیوان بەردەوام خۆیان نەشاتەوە. باز دوا قوربانی نابێ حتمەن بەڵام هیوادارین قوربانیەک بێ جەلادەکان لە ڕوویان بێ بیڵێن کە ئەوانەیان کردووە تەنیا بەوە کۆتایی بکێنن ئەمە زۆر جارە وترێتەوە لەوان نووسیمە من جەلادەکان کە ئازاری جوامێرەکانی نیشتیمانیانەدا بە گریانی جوامێرەکان پێ دەکەن بۆ گەری بۆ هێندە جوامێرن ئەوا دەگرین جوامێرێکیان دوان وتی بۆ ئەوەی کوێلە دەگرین ئەوانی تاوان ئەنجامەدەن بەڕاستی ئەوانە کوێلەن کوێلێ و تفەنگیان کە ناتوانێت بەرگی لە تاوانەکانیان بکەن و ئەو تفەنگانە بە چەندچرکەیەکی کەم هەر حەسەوە پێنج پیشۆکەیی بە دەرەوەلەکانەوە وەستێ بەڵام دەنگی ئەو قەڵەمانە و دەنگی سۆران بەردەوام لە دەنگایە لە بزاوتایە. ما زادوا